ئەوە پێستە ئەو موو لە بنی بوو تێدەگەی خۆشەویستان ئەوە کچێکی گەنجە ئەوە کراوەکی لەسەری دروست کردی بوو تەبێ ئەوە زۆر هاتوو چوو بەڵام کە هاتە مێهرەبانی بە خۆت دەزانی مێهرەبانی یانی ئیشی ئاسان دەکە ئەها زانی ئەوە چییە موو لە چەندەرە موو لە بن ئەوە تەبقەی ئەو پیستە ئەو پیستی سەری نییە ئەها تەمەشاکە بە ئەوەی لێلا دەدەم ئەتا ببینن ئەوە لە چەندەر موو لەناو چەندەر دروست بووە لە تەبقەی بنەوە مووکە لە جاتی بێدە دەرێ مووکە دەچێتە ژوورێکە تەماشاکە ئەوە لە مێهرەبانی ئەو ئیشە جوانەمان لە بۆ کرد ئەوجە ئیش جوانی لە مێهرەبانی حیسابی نییە ئەوجە لە هەموو مهمتر چییە نام باسپارم کردێن ئەو باسپاری کردیە ئەوە عەمەلیاتەکەەوە تەواو بوو بەبەست لە مێهرەبانی ئەو ئیشانە ئەو هالەیە بەبەند مەوزوعی خاوێنکەوە ئەوە پێستەکەیە ئەوە پێستە ئەو موو لە بنی بوو تێدەگەی ئەو چی سەمووە لە بنی ڕاست کراوەکی لۆ دروست کردو لە بۆ سەری سپاسی دکتۆرەکانەکەم بەخوا دامنە نابوو ها بە زووی بکرێ و ها بە ئاسانی زۆر سپاس بۆ تۆ کاک دکتۆر ئەرێ وەڵڵا گریام زۆر نەمزانی ئەوها بە ئاسانی ئەکرێت بەس دکتۆرەکان هەند زیرەک بوون هەند بە جوانی ئەمەلیاتەکەیان کرد دڵمان خۆش بوو زۆر پێ نەخۆشیان گریام بەخوا دەست خۆش دکتۆر گیان دەستخۆشی لە جەماعەتی خەستەخانەی مێهرەبانی دەکەم بەڕاستی دکتۆری لێ زۆر خزمەتی هاوڵاتیان دەکەن بەڕاستی شتەکانیان هەمووی لە جێ خۆیەتی زۆر سوپاسی دکتۆر دلێر دەکەین کە زۆر هاوکاریمانی کرد ئێمە نەخۆشێکمان هەبوو بە سەرکەوتووی عەمەلیاتەکەی بۆمان کرد دەستخۆشی لێ دەکەین دەستخۆشی لە ئەو خەڵکە دەکەین کە هاوکاری ئێرە دەکەن زۆر خەستەخانەیەک پاکوخاوێنە بە هەموو شێوەیەک ئێمە لێ ڕەزاین و خەڵک ئیشاڵڵا ئیسفادەی لێ کردووە و لێ دەکاتیش دەستخۆشی لە دکتۆرەکان دەکەین و سوپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی